هەموو لایەکمان ئاگادارین دوێنێ لێوارەی دوێنێ فەرماندەیەکی ئازا فەرماندا کام عومەر لە نەخۆشخانەیەکی شاری ئەڵمانیا پاش برینداربوونی لە ماوەی ڕابردوودا لە نەخۆشخانەی شاری ئەڵمانیا بەداخەوە شەهید بوو. فەرماندەیەکی ئازا و بوێر ئەوانی لە نزیکەوە ناسیویان ئەوانی لە فەرماندەکەی بوون ئەوانی ڕۆژێک لە ڕۆژان مامەڵەیان لەگەڵا کردووە لە کاری پیشەی لە دەرەوە مامەڵەی کەسی خۆی هەموو وەصف و ستایشی ئەم فەرماندە ئازایەکەن و باز لە ورە و هێز و وریایی و چاوکراوەیی و نەترسی و نەخۆ بردووی ئەم فەرماندە ئازا و نەبەرداکەن کە دوێنێ گیانی خۆی بەخشی بۆ کوردستان. ئەم بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز لیوا ئەحمەد لەتیف کە بەڕێزیان بەرپرسی ڕاگەیاندنی هۆشیاری و بەرپرسی ڕاگەیاندن و هۆشیاری نیشتیمانی هێزەکانی هەفتان ئێستا لە لامان ئامادێ. بەڕێز لیوا ئەحمەد سڵاو لێ ببێنیت باش. سڵاو لە تۆش بەخێر بێ سەرچاو بینەرانیش شاد. پێم خۆشە سەرەتا پەیامی خۆتان ڕابگەێنن. لە یادی شەهیدبوونی فەرماندەی نەمر کاکە ئاکام عومەر سەری ڕێز و نەوازش بۆ گیانی پاکی کاک ئاکام و هەموو شەهیدانی ڕێگەی ڕزگاری کوردستان دانەوێنم. بەڕاستی شەهیدبوونی کاگاکام زامێکی سەختە لە جەستەی هێزی پێشمەرگەدا بەداخەوە. باشە کاک لیوا ئەحمەد ئێوە جۆرێک لە پەیوەندی و کۆنتاکتی سەربازیتان هەبوو پیشەی با بڵین؟ بەڵێ لە هەر شوێنێکە شەڕ ببوایە لە هەر شوێنێکە هێزی پێشمەرگە تووشی پێکدانی سەخت وایە شەید ئاکام ئەگەر لەوێش نەبوایە بە زووی ئەگەشتە ئەوێ کەسێک بوو بەڕاستی ئەو هەمیشە پەرۆشی ئەوە بوو کە گیانی هێزی پێشمەرگە سەنگەری هێزی پێشمەرگە پارێزراو بێت. ئەوەش بە ئازایەتی خۆی بە لێبوردەی خۆی ینی لە زۆر شەڕە من ئەمبینی هەڵمەتبردنی ئەو جیابوو لە هەموو کەس. من نمونەیەکت پێڵێم لە شەڕی خازر لە ساڵی 2016 بوو ئێمە لێ بووین هێزێک بووین لەگەڵ کاک شێخ جەعفەر ئاچوین لیواییەکی پاراستی سلێمانی و هێزەکانی پشتیوانی دوو کۆمەڵە لە لیواکانی ئەوێ لیوای 112 و 111 شەید ئاکامیش هاتبوو بە هێزەکەی خۆیەوە لە گوندی شوێنەکەی کە بەرلیان پێوت. ئەو شوێنەی کە ئەو چوەناوی مجازەفەیەکی زۆر گەورە بوو بێحەد مجازەفە بوو. لەوێ سێ چوار پێشمەرگەیان بریندار بوو پێم وایە چیان شەید بوو خۆشی یەکێک بوو لە بریندارەکە قاچی بریندار بوو شکا بوو هێنایانەوە دواوە و تەداویان کرد کاک شێخ جەعفەر پێیوت بگەڕێتەوە بۆ دواوە بچێتەوە بۆ نەخۆشخانەوە لەوێ بۆ چارەسەر بەڵام ئەو هێزەی بەجێ نەهێشت بە برینداریش مایەوە تا کۆتایی شەڕەکە لەگەڵ هێزەکەیمایەوە لەگەڵ هێزەکەیمایەوە ئەنی ئەو کەسێکی ئاوا بوو بەڕاستی ئازایەتی ئەو لێبوردەی ئەو گاڵتەی پێ ناکرا. لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەو لە تەمەنێکی زۆر کەمدا ئەنی لە چاو فەرماندەکانی ترا لە چاو ئەو هەموو پیاوە بە ئەزمموی لە ناو هێزی پێشمەرگەدا هەبوون ئەو لە چەند ساڵێکی کەمدا و لە تەمەنی لاوێتی کەمدا ئەزمموێکی زۆر گەورەی فێر بوو و عەتای هەبوو بەخشینی هەبوو کە ئەکرا بکرێتە سەرمەشق گەنجێکی ئاوا تەنانەت بوو بۆ مای سەرنجی سەرۆک باڤڵجلال تاڵەبانی کە گرنگێکی زۆری پێدا و زۆریشی خۆشەویست. فەرماندەکان هەموو بەگشتی خۆشیانەویست جگە لە ئەو ئازایەتی و قارەمانیەی ئەو پیاوێکی زۆر سادە و خاچی بوو هەرگیز نەدەبینی بە ڕوتبە سەربازیەکانەوە لە ئەوەندەی پێویست نەبێت ئەبەست خۆی دەرنەئەخز وەکو فەرماندەی لەکەی نابەست نەخێر هەر لە ناو پێشمەرگایە نانیە خوارد هەر لەگەڵ پێشمەرگای هەڵسوکەوتێ کرد هەر لەگەڵ پێشمەرگای ئانووس لەو شوێنە ئانووس کە ئەوان لێنون لە هەڵمەتیژە کەم جار بووە کەسێک پێشی بکەوێ ئەنی خۆی لە پێشمەرگەکانە بوو ئەو هەمیشە بە پێشمەرگای ئەوە دوام کەون ئاوا بوو چەندین جار لە لێواری مەرگ گەڕاوەتەوە چەند جارێ بریندار بووە لە هەموو شەڕەکانە ینی من مەبەسم ئەوەیە
ئەو کەسە دروست نەکرابوو خۆی دروست کرد بوو بە ئازایەتی خۆی بە لێهاتووی خۆی بووە مای سەرنجی ینی فەرماندەی هێزی پێشمەرگە دەیانزانی کە ئەمە چەندە گرنگی پێ بدرێ ئەوە نە گەشە زیاتر ئەکا ئەو احتیمامەی کە یەکێتی نیشتیمانی و فەرماندەی هێزەکانی هەفتە بە شەید ئاکامیانەدا هەرگیز نەبوو بە هۆی غرور بوونی هەر بە سادەیەکەی جارانەوە مامەڵەیە کرد. باشە بەڕێز لێو ئەحمەد چەندە گرنگە بۆ نمونە بۆ کەسایەتی یەکەم سیفەتە کاریزمیانەی تیا بێت لە ناو یانیەوەی کە دەبینین هاوڕەکانی وانی لەگەڵان مامەڵیان کردووە تەنانە دەوانش کە پێکەوە دوایین جار بریندار بوون لەگەڵیا یانوو بەس ئەو چاک بێتەوە خەمیەمەتان نەبێت یعنی ئەوانی لێوەی نزیک بوون زۆر ستایشی سادەیی و خاکی بوونەکە یەکەن لەمان کاتە ئەو گەنجە سیفەتێکی کاریزمایی هەبوو بۆ سەرکردایەتی کردنی دەوروبەرەکەی. ئەو پێشمەرگانەی لە کۆماندۆ بوون کاکە وەکو شوێنەکانی تر نییە با بڵێن دیسپلینی سەربازی وایان لێ بکە کە ڕێز لە فەرماندەکەیان بگرن و هەڵسۆکەوتی لەگەڵا بکەن بەڵام ئاکام لە ناخی دڵەوە پێشمەرگەکان خۆشیان نەویست بە دیسپلینە سەربازیەکە نا وەکو ئەوە ناکە مەسئولیانە وەکو ئەوە ناکە فەرماندەیانە وەکو ئەوی کە برایکی گەورە و بەخشندە و میهرەبانە لەگەڵیاندا پەرۆشی گیانی ئەوان بوو لە کاتی شەڕا وەک باسم کرد ئەو پێش ئەکەوت و ئەوی دوام کەون پێشمەرگە کە فەرماندەی وا ببینێ بە دڵنیاییەوە خۆشی ئەوێ ئەوە من ئومێ دەکەم مەرجی کاگاکام نەبێتە هۆی شکستێک بۆ فەرماندەی کۆماندۆ بۆ هێزی پێشمەرگە چکە دڵنیام ئەو بەو کار و کردوانەی کە کردوێتی چاوی لێ بکرێت چەندین فەرماندە هەڵەکەوێت بەس بەڕێ بازەکەی ئەوە بڕۆن بە هەڵسوکەوتی ئەوە بڕۆن ئەو کارانە بکەن کە ئەو ئەی کرد زۆر ئاکامی تریشمان ئەبێت ئومێ دەکەم ئەوان تەمەند درێژ بن و خەبات و قوربانیدان و ئازایەتی و قارەمانی و لێبوردەیی کاگاکەم بکەنە سەرمەشق بکەنە قودووە بۆ خۆیان کە هەر یەکێک لە ئەوان کاگاکامێ بێت. باش ئەم ڕۆحێتی قوربانیدانە خۆ بەخەتکردنە گیانوازیەی سەرکردەکان و فەرماندە باڵاکان تەبە لە نێو هێزی پێشمەرگەی کوردستان و لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستاندا مێژوویەکی دوور و درێژی هەیە کە سەرکردەکان گیانی خۆیانە بەختەکان ئەسنە پێشەوەی سەنگەرەکان لە پێشەوەی شارەکاندا بن خۆیانەکەونە پێشمەرگەکان من خۆشە باسێک لە مەستە بکەیت تۆ لە نێو فەرماندەکانە ڕەنگە دەیان فەرماندەی تری ئازا و چاونەترس و بێر و سەرمەشقمان هەبێ ئەوەی کە باست کرد پرسیارێکی زۆر جوانە یەکێتی نەریتێکی هەیە جیایە لە بزوتنەوەکانی پێشخۆی و ئێستش ئەم نەریتی یەکێتیانە ئەوەیە فەرماندە سەرکردە هەمیشە لە پێشەوەی بۆ قوربانیدان ئەمە لە خۆمەوە ناڵێم سەیریکە یەکەم وەجبەی لە سێدارەدان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و سەردەمی شۆڕشی نوێدا سەرکردەکان مابوون شەید خاڵە شەها بوو ئەنوەر و جعفەر ئەوە سەرکردەکانی ئێمە بوون لە سێدارە درام لە دوای ئەوان شەید ئارام سکرتێری کۆمەڵە بووە لە شەڕی ڕوبەڕووبوون و دەسەویەخەدا شەهید بووە ئێمە لە پێش ڕاپەڕین حەڤە ئەندامی سەرکردایەتی یەکێتی لە شەڕ و ڕوبەڕووبوونەوەی دوشمنانە شەهید بووە لە ناو تیپەکانە لە ناو هەرێمەکاندا هەمیشە ئەمە نەریتێکە ئاکام کە فێری بۆ بە ئەزمموی پێشخۆی وەریگرتووە کە بە پێشمەرگەی ئەوە دوام کەون ئینایەکێتی هەمیشە وا بووە فەرماندەکەی پێشکەوتو و پێشمەرگە دوای کەوتووە کەم چالاکی هەبووە فەرماندەتیایە شەهید نەبی لە شەڕی شاد دەیان نمونە هەمیشە ئەمە وا بووە وەرە پۆلێنێ بکە بۆ فەرماندەکانی یەکێتی لە پێش ڕاپەڕین بزانە نزیکە لە ژمارەی پێشمەرگە ئەوەندە فەرماندەمان شەهید بووە لە پێشەوەی بەرەکانی شەڕابوون مەسەن لە یەکەم شەهیدمانەوە کە خاڵە شابە بۆ دوا شەهیدی دوای ڕاپەڕین کە شەید ئازاد هەورامیە هەر لە ناو بەرەی شەڕە شەهید بوون ئەوە نەریتێکی یەکێتیانەیە کە خۆ بەچی ئەو یەکێتیە بۆ ئاوا گەورە بووە ئەبوو قوربانیدانەی کە فەرماندە سەرکردە قودووە بووە
قودووە نەبوو بۆ فەرمانکردن، قودووە بۆ گیانبەخشی بۆ هەڵمەتبردن. لە لای ئێمە ئەوە بووە لە دوای ڕاپەڕینەوە ئەم نەریتە هەروک خۆی ماوەتەوە. من بەنمونە پێدەم لە شەڕی داعشا بزانە چەند فەرماندەی ئێمە شەهید بووە، لە شەید کەمالی حاجیاغا، شەید سەلاح دیلمانی، شەید حسێن مەنسوور، شەید شێرکۆ شوانی، شەهید سەرباز گراوی، شەهید شێخ نەبەس، لە سەدان ئەفسەری ئێمە کە ئەمانە هەمووی لە پێشەوەی شەڕەکان بوون و گیانبازیان کردووە، قوربانیان داوە. ئەگەر خۆی لە پێشەوە نەبێت پێشمەرگەش ئەو شەڕە ناکە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەڕاستی ئازایەتی و قارەمانیەکەی ئەمە بووە، ئەم نەریتە بووە. باشە کاک لیۆ ئەحمەد، نی فەرماندەکەم گەنج بوو، بە تەمەنیش هەر زۆر گەنج بوو، ئەنی بەراورد بە پلەکەی پۆستەکەی زۆر گەنج بوو، بەڵام بەر لە شەید بوونیشی میشە وەسفەکرا ستایشەکرا لەلایەن ئەو نەوەیەوە کە جیاوازی تەمەنیانێ. زۆر جارەوترێ ڕەنگە جۆرێک لە ڕکەبەری هەبێت لە نێوان نەوەکانە، نەوەی نوێ و نەوەی ڕابردوو، بەڵام ئەمە بۆ فەرماندەیەکی وەکو فەرماندەکان بەدی ناکرا. یعنی هەر لە ژیانیشدا بوو زۆربەی فەرماندەکانی تر ئەوانەی کە تەمەنیشیان هەیە ستایشیانە کرد. ینی چەندە گرنگە ئەم ڕۆحێتە هەبێ هەردوونەوەکە تەواوکەری یەکتر بن، بووی دواتر فەرماندەی ئازای لەم شێوەیە دروست بێت. ئەو ئوسلوبە بوو، ئەو شێوازی کارکردنی شەید ئاکام خۆی بوو وا خۆشەویستی کرد بوو. زۆر جار کەسێک کە ئازا ئابێت ململانی ئەوانی ترەکە، یاخود هەوڵ ئەدا جۆرێ غرور ئەیگرێ یان ئەوێ جۆرێ خۆ دەرخستنێ شتێک. ئەمانە لای ئاکام نەبوو تاکو ئەوانی تر ململانی بکەن یان ڕەکان لێ بێ. هەستیانە کرد گەنجێکە هەڵ ئەسوڕێت ئارا سرەوتی نییە لە ئیشکردنا بەڕاستی لە هەڵمەتبردنە بێوێنەیە، بەڵام لە سادەیشە لە هەموو کە سادەتر بوو. هەموو ئەوەی ڕۆژێ پێش ئەو پێشمەرگە بوو ئەم احترامی ئەگەر لە هەر پلە و پۆستێکا بووایە. ئەنی ملکەچی فەرمانەکانی سەرروو خۆی بوو، پیاوێکی جۆرایەڵ بوو، دیسپلینی سەربازی تایە بەهێز بوو، هەرچێک فەرمانی پێ بکرا بێ سێود و جێبەجێیە کرد. ئەمانە بۆ هۆی ئەوەی کە بەڕاستی خۆشەویستی هەمان بێ و بە تایبەتی خۆشەویستی سەرۆک پاڤڵ بوو کە ئەوش لە خۆڕایی نەبوو ئەیزانی ئاکام چ معدەنێکە کە ئەم کەسە بۆ ئایندەی هێزی پێشمەرگە بەڕاستی ئاسۆیەکی گەشتی هەبوو بەداخەوە لە دەستمان چوو. دوا قسەی تۆ کاک لیۆ ئەحمەد. دوا قسەی منەوەیە درود بۆ گیانی پاکی شەید ئارام و هەموو شەهیدانی ڕێگە ڕزگاری کوردستان. مێ دەکەم کە ئەو پێشمەرگانە ئەو فەرماندانی ئێستا لە ناو کۆماندوان تەنها سەیری شێوازی کارکردنی شەید ئاکام بکەن، هەمان ئاکامە تەمەنی درێژ بوو هەمان. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس بۆ ئامادەبوونت، سپاس بۆ وتەکان، سپاس کە لەگەڵمان ئامادە بووی. ڕۆحی فەرماندەکەم شاد بێت